سڵاوتان لێبێت من کامەران حاج عومەرم هاتوومەتە بەغدا بە دوواداچوون لەسەر ژیانی منداڵانی شاری بەغدا دەکەم. بەپێی بە دوواداچوونێک کە پۆلیسی بەغدا باسی لێوە دەکا لە ماوەی دەمانگی 2022دا زیاتر لە 440 منداری شاری بەغدا ون بوونە بێسەر و شوێنن. بە دوواداچوون لەسەر ئەو کەیسە دەکەیم زین دۆخی منداڵان لە شاری بەغدا بە چ شێوەیەکە خوێندنیان، پەروەردەیان، ژیانیان، مافیان لەم شارە چۆن دەبێ و چ باسە لێرە. لێرە بەشێک لە منداڵان دەبینین کە کار دەکەن، ئەو منداڵانە بێبەش بوونە لە خوێندن، ئەوە برایەنە و دوو منداڵی بچووکش لێرە بەم عەرەبانانە کار دەکەن. ئەمانە دەچنە قوتابخانە؟ نەخێر. بۆچی ناچن؟ ڕۆژەکەوا دەخوازن. چەند منداڵ هەیە کە ناچتە قوتابخانە؟ هەر یەکەمان لە خێزانێکی. هەر یەکە و لە خێزانێکە؟ بەڵێ. ئێمە کوڕەمامی یەک دین. کوڕەمامن. بەڵێ. ئەوانە بابیان ئیش دەکەن یان؟ بەڵێ باوچی کار دەکا. باشە بۆچی ئەو ناچێتە قوتابخانە؟ فێر نەبووینە. فێر نەبووینە منداڵەکانمان بۆ قوتابخانە بنێرین. دەچەند کار دەکەن. بەس کار. بەس کار. کار باشترە. لەم شەقامەدا دەیان منداڵی لەم شێوەیەم دەبینی لە شەقامدا کار دەکەن، کاری قوڕس دەکەن. من یەکێکم لەگەڵ باوکەکانی حەزم کرد گفتوگۆ بکەم، زانم کارکردنی ئەو منداڵانە ئاساییە لەم شەقامە قەرەباڵغیە، ئێستاش وەرزی زستانە ساردا، یعنی بمانەوێ نەمانەوێ زەحمەتە. انت مع شغل الاطفال تۆ لەگەڵ ئەوەی منداڵ کار بکەیان؟ نەخێر دژیەوەم. دژی؟ بەڵێ. بەڵام لەو شەقامە دەبینی منداڵ کار دەکەن. ئاخر باش شتێکت پێ بڵێم، ئێستا ئەو باوچی نەماوە، هیچ داهاتی نییە، ناچارە کار بکات. ناچارە؟ ناچارە کار؟ منداڵەکە ناچارە کار بکات. ئەگەر ئەو منداڵە کار نەکات کەس یارمەتی نادات، کەسی گەورەی نییە تا کار بکات، ناچارە کار بکات بۆ خۆی، پێویستە کار بکات. بەس کوڕ کار دەکەیان کچانش کار پێ دەکەن؟ ئەگەر کوڕەکان نەبن کچەکانیش ناچارن کار بکەن. ناچارن؟ بەڵێ ناچاریە. ئەی خوێندن؟ خوێندن منسبەت ئەوان بەڵێ بۆ ئەوە نانیان نییە بیخۆن، خوێندنی چی؟ بەڕاست ینی خواردن نانیان نییە بیخۆن. چۆن دەتوانن بخوێن و مێشتیان وەربگرێ؟ بەڵێ با بخوێنێ فێر بێ. باشە ئەدی ئەگەر خوێندنی تەواو کرد داهاتووی چی دەبێت؟ یعنی کار باشترە لە خوێندن. مەسەلەکە کار نییە، مەبەستی من تێ بکە. باشە من تێدەگەم لە پەیام. ئێستا ئەگەر کوڕەکەی من کارگەری و ئابووری تەواو بکات دانامەزرێ و کاری نابێت. دیارە ئێمە بەس بڕوانەمەوان پێ گرنگە. گرنگی بڕوانامە چییە ئەگەر دانەمەزرێت و داهاتێکی دەست نەکەوێت؟ چەند عمرك؟ تەمەنت چەندە؟ 13 ساڵم. 13 ساڵ. دەچێ قوتابخانەیان؟ نەچوومەتە قوتابخانە. نەچووی؟ نەخێر. کار دەکەی؟ بەڵێ. چ کارێک دەکەی؟ بنێژ دەفرۆشم. ڕۆژانت باشە؟ سپاس بەخوا هەندێک جار داهاتم دەبێت جاری واش هەیە نییە. پێم بڵێ بە بڕیاری خۆت ناچێ قوتابخانەیان ماڵەوە زۆری لێکردی؟ خێزانەکەم زۆریان لێ نەکردوم، بەڵام ژیانمان زەحمەتە، پارەمان نییە. یعنی ژیانتان زەحمەتە؟ خانووتان کرێە؟ کرێە؟ ناچاری کار بکەیت؟ بەڵێ. برایەکی لە خۆشم گەورەتر هەیە ئەویش کار دەکات. باشە ئێستا تۆ حەز ناکەی بچێ قوتابخانە؟ زۆر حەز دەکەم بچم بۆ قوتابخانە، بەس چی بکەم پارەمان نییە. ئێستا دۆخی منداڵ لە بەغدا چۆنە؟ هاوشیان زۆر خراپ. ماندووە؟ بەڵێ خراپە. هەموویان دەچنە قوتابخانە؟ ژمارەیەکی کەمیان؟ بۆ کەمیان؟ کەمە لەبەر ئەوەی ڕەوشەکە خراپە، کار دەست ناکەوێت، ناچارە منداڵەکە هاوکاری خێزانەکەی بکات. تۆ منداڵت هەیە؟ من منداڵم هەیە، بەس لە قوتابخانە دەخوێنێت. لە قوتابخانەیە؟ یعنی ئێستا ژیان زەحمەت بووە؟ بەڵێ ژیانیان زۆر زەحمەت بووە. حقوق الأطفال مافی منداڵان چۆن دەبینی؟ بە دڵنیاییەوە
لە عێراق مافی هیچ کەسێک نییە بۆ ئەگەر سەیری ئاماری منداڵی بێباوک بکەین بەهۆی جەنگەوە زیاتر لە 3 ملیۆن منداڵی بێباوک یان 4 ملیۆن منداڵی بێباوک هەیە 3 ملیۆن و زیاتریش لەم ژمارەیە سروشتی خێزانی عێراقی لە منداڵیدایە ئەو منداڵانەشی کە بەهۆی شەڕ و کێشەکانەوە باوکیان کوژراون یام ون بوونە ژمارەیان ناچارە ینی ژمارەیان گەلێک زۆرە ژمارەیان دەگاتە 4 بۆ 5 ملیۆن منداڵ باشە چاودێری کۆمەڵایەتی نیوەی ئەو منداڵانەش بێپارەن و ناچار دەکرێن کار بکەن تا خێزانەکانیان بەخێو بکەن باشە بەس پێم بڵێ برا ینی ئەی چاودێری کۆمەڵایەتی نییە ئێستا پێت دەڵێم بۆ ئەو کێشەیە دروست بووە وەزارەتی پلاندانان لە عێراق خەڵکێکی تێدایە هاوکارنین و بەس موچە وەردەگرن خراپی ئیدارە و خراپی خزمەتگوزاری لە شارەوانیەکان هەر هەمووی بە وەزارەتی پلاندانانەوە پەیوەندیدارە و کاریگەری لەسەر کۆمەڵگە و خەڵکی هەژار و منداڵی بێباوک دروست کردووە ئەمەش ڕنگدانەوەی لەسەر چینی هەژاران هەیە بە تایبەت منداڵی بێباوک باشە پێم بڵێ تۆ دەڵێ کوڕێکم هەیە وەرە کاکە چاوی من وەرە تۆ دەرچووی تۆ دامەزراوی نا بێکارم لێرە کار دەکەی باڵێ ساڵێک کە زانکۆی تەواو کردووە ساڵێک کە تەواوی کردووە مانگانە بە 400 یا 800,000 ژیانم ناسوڕێت ئێستا ئەو لەسەر شەقام کار دەکەن ئێستا لەگەڵ من کار دەکات دەرچووی کام بەشی کارژێر و دارایی بەشی دارایی بانکیە بەڵێ چۆن سەیری مافی منداڵ دەکەی قورسە زەحمەتە ژیان لە عێراق زۆر قورسە زۆر زەحمەتە زۆر قورسە بۆچی وای لێ هات خراپی حکوومەت و خراپی ئیدارەیە ئەگەر ئیدارەیەکی باشمان هەبێت ئێمەش مرتاح دەبین هەموو هاوڵاتیەک لە عێراق مرتاح دەبێت کوا ژیان ئێستا ژیانتان باشە؟ کوا ژیان تەنیا کار لە بەیانی زووەوە تا شەو یەکێک لە گەڕەکە هەژار نشینەکانی بەغدام ئەمە گەڕەکێکە زیاتر لە 500 خێزان لەم گەڕەکە ژیان بەسەر دەبن ئێرەمان هەڵبژارد بۆ ئەوەی کە وەکو باسی لێوە دەکرێت زۆرترین منداڵی لێیە خۆتان دەزان هەر خێزانێک لە بەغدا کە خێزان دروست دەکە کەمترینی 5 منداڵمان بۆ دانا ئەوەی کە قسەم کرد لەگە ئەم بەڕێزە دانیشتوی ئەو گەڕەکەیە دەڵێ بەشی زۆری ئەو منداڵانەی لێرن نیوەیان دەچێتە قوتابخانە نیوەیان ناچێت خەڵکێکی زۆری هەژار هەیە لەبەر ئەوەی کە ئیمکانێتی مادی هەیە ناتوانانی منداڵەکانیان بچێتە قوتابخانە ئەمە گرفتێکی گەورەیە بۆ دانیشتوانی ئەو منطقەیە ئەنکم مەدارس لێرە قوتابخانە هەیە قوتابخانە هەیە بە زۆر دوورە 3 کیلۆمەتر دوورە 3 کیلۆمەتر بەڵێ 3 کیلۆمەتر لە ناوچەی سعێدا بۆتە کێشیان نا بەڵێ بەشێک لەو کێشانەی لێرە هەیە خێزانێکی زۆر هەژار هەیە منداڵەکانیان نانێرن ناینێرن بەشێکی زۆر کەم دەخوێنە ئێستا وازیان لە قوتابخانە هێنەوە بەڵێ قوتابخانەیان جێهێشتووە نیمانە قوتابخانەکان زۆر دوورن و هاتوو چۆش پارەی دەوێ پارەش نییە ئەلحەمدوللا و شکر پارەمان نییە هەندێک خێرخواست قوتابخانەیەکیان بۆ هێناوین لە شێوەی پاسە کە پاس چل قوتابی لە خۆ دەگرێت و لە تەنیشتی گۆڕەپانێکی هەیە و نزیکی 100 قوتابی بە خۆ دەگرێت چۆن داهاتوی و منداڵانە دەبین دوا ڕۆژیان زۆر خراپە داهاتویان نادیار دەبێت بەشێکی زۆر کەم دەخوێنن داهاتووی ئەو منداڵانە نییە ئەمڕۆ ئەو منداڵانە ئەگەر نەخوێنن و فێر نەبن داهاتویان نادیار دەبێت داهاتویان نادیارە باڵێ نادیار دەبێت
چەم عندك ولد وبنية چەند منداڵت هەیە کوڕ و کچ 11 هەیە 11 ماشەڵای لێبی هەمویان دەستە قوتابخانە نەخێر نیوەیان ناچن نیوەیە ناڕۆن بەڵێ نیوەیان ئێستا لە ماڵێ بەڵێ لە ماڵن بەبێ خوێندن بەڵێ بەبێ خوێندن ئەمە چۆن دەبێ ئێستا ئەمە لە 2023 چۆن دەبێ خوێندن نییە پارە نییە موچەتەیە نەموچەم هەیە نەداهات هەیە تەنیا لە ناو خانوەکەم باشە ئەمە چۆن دەژێ یەکێک هیچ داهاتم نییە هیچم نییە هیچت نییە تۆ هیچ چارەسەر چییە داهاتتان چۆنە خوددا بەڵێ ڕحمی خوددا و هاوکاری خێرخوازان هەر ئەوەندە تۆ بەشداری لە هەڵبژاردن کرد بەڵێ بەشداریم کرد یەکەم جار بەشداریم لە هەڵبژاردن کرد بەڵام نوێنەرەکەمان زۆر خراپ بوو ئێستا نوێنەرانی ئێوە سەردانتان دەکەن دێنە ئێرە نەخێر نییە بەس کاتی هەڵبژاردن دێن و کارتەکان دابش دەکەن و 25مان دەدەن ئێستا ئەو منداڵانەی کە لێرن بەشەچیان نەچنە قوتابخانە نەخێر ناچنە قوتابخانە بەس ئەمە کارەساتە چۆن دەبێت لە عێراق منداڵ نەچێتە قوتابخانە ئێستا عێراق بەخۆی بۆتە گرفتە حاجی تۆ ئەمە قبول دەکەیت منداڵ نەچێتە قوتابخانە بەخوا قەت ژانی ئەوەندە خراپمان نەبینیوە ئەمە یەکەمین جارە چێ هۆکارە ینی چارە نووسمان بەم شێوە بێت هۆکارەکان ئاشکرایە هەمومان دەیزانین من دەیزانم تۆ دەیزانی بەس ئەو منداڵانە گوناحیان چییە چی بکەین کاکە لەسەر ئەو زبل و خەشاکەی شارەوانی بەجێ هێشتووە منداڵەکانمان ڕۆژانە لەوێ دەژین ئەوە حاڵ و گوزەرانی ئێمەیە بەچێ بڵێ ژیان زەحمەت بە نامان بێ والله ماندوو بووی واللهی ماندووی ڕاستە وەک مرۆڤ دەبین بەڵام ژیانمان وێرانی ئێوە گوێتان لە هەرێمی کوردستان بووە گوێبیست بووینە بینیومانە بەهشتی خوایە حەز دەکەن بێن سەردانی بکەن لەو بابەتە گەڕێ ئێمە لە ناو سەربازگە و زبڵخانە دەژین چۆن دەتوانین بین بۆ کوردستان یعنی ئەمە چی بکەین بۆی بینە کوردستان یعنی جیاوازیە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بەڵێ جیاوازی زۆرە جیاوازیەکە یەکجار زۆرە لەوێ خۆشگوزەرانی هەیە و منداڵەکانیان دەستنە قوتابخانە فێری پاک و خاوێنی دەبن خۆوەک منداڵی ئێمە نین لەسەر زبڵ و خاشاک ناژین هاتوومەتە یەکێک لە ڕێکخراوەکانی تایبەت بە پاراستنی مافی ئافرەتان و ژنان ئێمە لە یەکێک لە گەڕەکەەکانی بەغدای هەوڵ دەدەین زانیاریان لێوەگرین زانین چ باسە لەو بە مەرحەبا سڵاتان لێبێ بەخێر بێن سەرچاوان خاتو تەقوا ئاماری مەترسیدار هەیە لەسەر چارەنووسی منداڵ ڕەوشی منداڵ لە بەغدا چۆنە؟ لە ڕاستیدا بەداخەوە ئێستا منداڵەکان لە عێراق لە ژێر مەترسیدان زۆر هۆکار هەیە لەوانە نەبوونی یاسا تا ئێستا یاسایەک نییە تاوەکو ئەم دیاردەیە قەدەغە بکات ڕێگان نەدات زیان بە منداڵان بگەێنرێ حاڵەتی تیندوتیژی خێزانی و حاڵەتی ڕفاندن و بازرگانی بە منداڵ و کوشتنیان ڕووبدات زۆربوونی حاڵەتی سوالکردن کە بەردەوام لەسەر شەقامەکانی عێراق دەبیندرێ لە هەر چوارڕیانێک دەوەستی ژمارەیەک منداڵ دەبینی سوال دەکەن هم على السيارة حالات تسول چێ منداڵی کردوتە ئەمانە باندن گروپن کە دەیانەوێت منداڵ بڕفێنن بێسەر و شوێنیان بکەن دواتر بازرگانی پێوە بکەن بصراحة هاي ممكن لە ڕاستیدا ئەم بابەتە بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە لەوانەیە فرۆشتنی منداڵ بۆ کێشەی کۆمەڵایەتی یان باندەکانی تایبەت بە بازرگانیکردن بە مرۆڤ یاخود ئەو باندانەی جەستەی مرۆڤ دەفرۆشن یعنی زۆر حاڵەتمان بینیوە بازرگانیان بە جەستەی منداڵ کردووە زۆر جار کە منداڵ دەرفێندرێ دواتر داوای سەرانە دەکەن ئەمانە هۆکارن بۆ دیاردەی ڕفاندنی منداڵەکان لە بەغدا هذا يسبب إلى خطف الأطفال پارەیەکی دیاریکراو هەیە لە بەرامبەر ئازادکردنی منداڵ كوني باحث اجتماعي من کە لێکۆڵەرێکی کۆمەڵایەتیم پێشوازیم لە هەندێک حاڵەت کردووە کە دایک و باوکیان منداڵەکان فرۆشتووە
بەداخەوە دیاردەی فرۆشتنی منداڵ تەنها لەبەر ئەوەی خێزانەکە ناتوانێت خەرجی منداڵەکە دابین بکات یا خوازیاری کوڕ بووە بەڵام کچی زۆری بووە یا ئەو منداڵانەی کە باوەگیان بێدایکن ئەمانە زیاتر دەفرۆشرێن. يولد الطفل بدون أب بدون نسب تقوم ببيعه. باشە کەوایە کێشەکان یەکجار گەورن منداڵ دەڕفێنرێ لە پێناو بڕێک پارە بەداخەوەکە و خات و تەقوا باسی لێوە دەکات بەشێک لەو منداڵانە لەلایەن کەس و کاری خۆیەوە بازرگانی پێوە دەکرێت بەڵام پرسیاری گرنگ لێرەدا ئەوەیە ئەرێ بەڕاست کچ گرینگە یاخود کوڕ. بصراحة وأكثر شيء هي البنت. لە ڕاستیدا زیاتر کچان دەفرۆشرێن چونکە بۆ کاری شەوانە بەکاردەهێنرێن هەروەها بەشێک لە پیاوان کچێکی بچووک دەهێنێ منداڵی لێ دروست دەکات و وە دواتر جێی دەهێڵێ. ئەمەش دیاردەیەکە زۆر بووە. بەدڵنیاییەوە زیاتر بازرگانی بە کچان دەکرێت. بەڵێ زیاتر بازرگانی بە کچان دەکرێت. أكيد البنت هي تكون أكثر. طبعاً لێرە چیرۆکەکان سەبارەت بە مافی منداڵان یەکجار خەم ناکە. یعنی ئەم حەز دەکەم لە ڕێی چالاکوانانی مەدەنی چیرۆکەکان بخرێتە ڕوو. منداڵ هەبووە لەلایەن دایک و باوکیەوە ئازار درراوە 5 مانگ بەر لە ئێستا گیانی لەدەستداوە. یعنی ئەمە کارەساتە ناچار کراوە بەوەی پارە پەیدا بکە. لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە جێگای پێڕامانی من بێ لە چوارچەوەی گفتوگۆکانم لەگەڵ چالاکوانانی مەدەنی قسەم کردووە دەڵێن شوێنێک نییە منداڵێک کە دەربکرێ بێدایک و باوک بێ کەسی نەبێ شوێنێک نییە و منداڵانە لە باوەش بگرێ لە بەغدای پایتەخت شوێنێک نییە منداڵ لە خۆ بگرێ حکوومەت تێیدا مەسروفی بکات. خات و مونە چالاکوانی مەدەنی ئێستا لەگەڵ من مافناسە لەگەڵ من گفتوگۆی لەگەڵ دەکەم. ئێرە ئۆسرە ئەگەر خێزان منداڵ ئازار بدە و ناچاری بکە سوال بکە و باندەکان منداڵ ئازار بدەن چێ مافی منداڵ دەپارێزی؟ هو من المفترض أنه بۆ خۆی وە پێویست دەکات وەزارەتی ناوخۆ و پۆلیسی کۆمەڵگا منداڵەکان بپارێزێ. ئەو منداڵانەی بێدایک و باوکن یا بە زۆر سواڵیان پێدەکرێت یان لایەنی دەرەکی کە بە زۆر کاریان پێدەکەن. کێشەکە ئێستا ئەوەیە ئەو کاتەی پۆلیسی کۆمەڵگا ئەو منداڵانە لە خۆ دەگرێت جارێک یا دوو جار هاوکاریان دەکەن. بەڵام دواتر بێلانە دەکرێن. لە عێراق یاسایەک نییە ئەو منداڵانە بپارێزێ. کێشەی دووەم شوێنی مانەوەی منداڵانە. شوێنی مانەوەی منداڵان لە عێراق نییە بەتایبەت لە بەغدا. يعني بالأخص ببغداد ما عندنا هذا الشيء. من هاتوومەتە وەزارەتی ناوەخۆی عێراق سەبارەت بە کێشە و گرفتەکانی منداڵان بە تایبەت لە شاری بەغدا کە قسەی زۆر لەسەر دۆخی منداڵان دەکرێت لە شەقامەکان چەوساندنەوەیان ئازاردانیان. ئێستا جەنابی لیواڕووکۆن خالد محەنا وتەبێژی وەزارەتی ناوەخۆی حکوومەتی عێراق قسەی لەگەڵ دەکە پرسیاری دۆخی منداڵانی لێ دەکەم. بزانم دۆخی منداڵان لە بەغدا بە چ شێوەیە کە بە تایبەت کە بەشێکیان سوال دەکرێت و هەندێکیشیان چارە نووسی دیار نیە. ساتر لیوە نەشکوڕێک لەهای جەنابی لیوا سوپاس بۆ ئەو کاتە دەمەوێت سەبارەت بە منداڵان ئەوانەی کە سوال دەکەن کەی ئەم دیاردەیە سەری هەڵدا یعنی چۆنیەوە مامەڵە دەکەن كيف تتعاملون مع هاي الظاهرة؟ أهلا وسهلا أستاذ كاميران نرحب بكم وبالأخوة بەخێر بێن بەڕێز کامەران سپاس بۆ بینێرەکانتان. بابەتی سوالکردن کێشەیەکە کە ڕوبەڕووی کۆمەڵگای عێراقی بووەتەوە. دەتوانین بڵین سوالکردن لە هەموو شوێنەکان هەیە لە شەقامەکان لە بازاڕەکان لە چێشتخانەکان
لە شوێنە گەشتیارەکان هەندێک جار ئەم سوالکەرانە هاوڵاتیان بێزار دەکەن و ئیزعاجیانەکەن. کێشەی سوالکردن کێشەیەکی گەورەیە. هۆکارەکەی پەیوەندی بە تەنها لایەنێکەوە نییە. ڕەنگە وەک لایەنی سەرەکی پەیوەندی بە وەزارەتی ناوخۆ و دامەزراوەکانی وەزارەتی ناوخۆ هەبێت، پرسیار لە هەر سوالکەرێک بکەیت ڕەنگە بڵێت 15 تا 20 جار دەستگیر کراوە و دراوە بە دادگا. زۆر باشە. دەمەوێت بپرسم، ینی تەنیا دایک و باوک منداڵ ناچار دەکەن کە کاری خراپی پێ بکەن یان لەلایەن گروپ و باندی ترەوە کار بە کڕین و فرۆشتنی منداڵ دەکرێت. هنالك العوائل هەندێ لە خێزانەکان زۆر لە منداڵەکانیان دەکەن کە کاری نایاسایی بکەن. هەروەها لە لێکۆڵینەوەکان بۆمان دەرکەوتووە کە گروپیش هەن ئەم منداڵانە بەکارەهێنن. تا ئێستا 4 تا 5 گروپمان دەستگیر کردووە کە دەستیان لەم بابەتانە هەیە. یەکێک لەو گروپانە 12 خانووی هەیە. ئەم خێزانانەی داڵدەداوە کە لە خێزانی ئاوارە و کۆچبەرانن. لەم شێوەکارانە بەکاریان دەهێنن. بەڵێ لە بەغدا. بەڵام ئەو خێزانانە خەڵکی بەغدانین، بەڵکو هی دەرەوەی بەغدان. وەک وتم شوێنی مانەوە و خانوویان بۆ دابی نەکرێت و لەلایەن ئەو گروپانەوە هەندێک جاریش هاوکاریە کرێن کاتێک دەگیرێن. هەندێک کات پارێزەریان بۆ دەگرن، هەروەها کەسانێک دەبنە کەفیلیان لە دەدگاکاندا. کاتێک کە بەڵگا لەسەریان بسەلمێت لەبەر ئەوەی ئەم جۆرە تۆمەتانە بە قورسی دەسەلمێنرێن. هۆکارەکەشی ئەوەیە کە ئەو کەسانە کە خۆیان قوربانین دان بەڕاستیەکاندا نانێن لە کاتی لێکۆڵینەوەدا. لەبەرەوەی ئەوان هاوکاریان کردوون، خانوویان بۆ دابین کردوون و دایان پارێزن و ئیشیان دەدەنێت. بۆیە زانیاری نادەن دژی گروپەکانیان. ئێوەش دەزانن یاساش پێویستی بە بەڵگە و شکات هەیە. ئەگەر پۆلیسیش چاودێریان بکات و بەڵگەی هەبێت ئەنجا دەتوانێت بیانگرن. بەشێک لە پارێزەران ڕێکخراوەکانی مەدەنی باز دەوە دەکەن یاسایەکی تایبەت نییە بەوەی مافی منداڵان لە عێراق بپارێزرێت. یعنی هنالك هەیە دەستەیەک بۆ چاودێری منداڵان هەیە. من نوێنەری وەزارەتی ناوخۆم لەو دەستەیە. ئەم دەستەیە تەبەنی یاسای پاراستی منداڵی کردو. ئێستا یاساکە لە پەرلەمانە و هەندێک گۆڕانکاری تێدا کراوە. ئیشەڵڵا ئەم یاسایە دەردەچێت بە دەرچوونی ئەم یاسایەش پاراستنی زیاتری منداڵان دەستەبەرە بێت. لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری ڕێژەی توندوتیژیش بەرامبەر بە منداڵان ڕووی لە هەڵکشان کردووە لە بەغدای پایتەختی عێراق و لە شار و شارۆچکانی دیکەی ئەو وڵاتەدا. بەرپرسانی عێراقی ئەومنی باس دەوە دەکەن بۆ پاراستنی مافی منداڵان و پێگەیاندنی نەوەیەکی باشی منداڵان پێویستیان بە پرۆژە یاسایەکی تازەی عێراقیە بۆ ئەوەی مافی منداڵان بپارێزرێ بە شێوەیەک منداڵ لە توندوتیژی دوور بکەوێتەوە و لە خوێندن و پەروەردەکردنیش بێبەش نەبێت. بەڵام داهاتوو وەقی ئێستای عێراق ئەوەمان پێناڵێت کە ئایندەیەکی باش لە بەردەم منداڵانی عێراقیدایە. تا بابەتێکی دیکە و باسێکی دیکە بەخواتان دەست پێێت.